نیکۆلای مایسترۆڤیچ لە ماوەی ساڵانی 68 تا 85 چەند جارێک سەردانی کوردستانی کردووە و بەشێک لە مێژووی کورد و شۆڕشەکەی تۆمار کردووە. بەشێک لەو مێژوەش بە زوومی ئەم کامێرایە تۆمار کراوە. ئەوەی دەیبینین وێنەی پێشمەرگەیەکی دێرین نییە، بەڵکو دۆستێکی گەلی کووردە بە ناوی نیکۆلا مایسترۆڤیچ، خەڵکی وڵاتی کرواتە کە دەکەوێتە سەر دەریای باڵکان و سنوورەکانی بە بۆسنە، هەنگاریا و سلۆڤانیاوە دەورە دراوە. ناوم نیکۆلا مایسترۆڤیچە، لە کرواتیا لەدایک بووم. لە ساڵی 1963ەوە لە وڵاتی سوید دەژیم. 37 ساڵ لە تەلەڤیزیۆنی سویدی کارم کردووە. بەڕێکەوت کتێبێکم بینی لەسەر کورد نووسرا بوو، شەڕە لە بیرکراوەکە، لەلایەن دکتۆرێکی کوردەوە کە ناوی سەلاحەددین ڕازگەلدی بوو نووسرا بوو. کە ئەو کتێبم خوێندەوە هەستم کرد ڕەوشێکی زۆر دراماتیکیە. ئەوەی بەسەر کوردەکان هاتبوو زۆر لەوە خراپتر بوو کە بەسەر گەلەکەی مندا هاتبوو. ناوکۆیەک هەیە لە نێوان ئەوەی لە مێژوودا بەسەر ئێمە و کوردەکان داهاتووە. ئەمەش هۆکارێکە تا بتوانین باشتر لە یەکتری تێبگەین. بۆیە بڕیارمدا دەبێت بچم بۆ کوردستان و بزانم لە وڵاتەدا چی ڕوودەدات. بەشێک لە کرواتەکان بنەچەی خۆیان دەبەنەوە سەر شیانشینەکانی زاگرۆز و خۆیان بە کووردا دەنێن. بەڵام هەرچۆنێک بێت، نیکۆلا لە نووسینەوەی مێژووی کووردا جێپەنجەی خۆی نەخشاندووە. لە تورکیاوە ڕۆیشتین. ئەوەی کە بینیمان لە باکووری کوردستان لەسەر ڕێگاکان و لە هەموو شوێنێک یەکینەی سەربازی هەبوو. سەربازانی تورک لە ئامادە باشیدا بوون. ئێوارە بوو گەیشتینە گوندێک. پۆلیسی تورکیا فیکەیان لێدا و خەڵکیان ئاگادار دەکردەوە لەوەی کە ڕەوشی ئاورتە هەیە. ئێمە دەمانویست بە زوویی ئەوێ بەجێ بێڵین. چەند چرایەکمان بینی کوردەکان پەیدا بوون. دەزانیت هەمووی سمێڵزڵ و جامانە بەسەر. بۆ من شتێکی نوێ بوو. گەنج بووم، شتێکی خۆش بوو. هەرزوو پێیان گوتین کە دەبێت خۆتان بگونجێنن لەگەڵ پێشمەرگەکاندا و جلی کوردی لەبەرکەن. دەنا ئەگەر یەکێک بتان بینێ بە جلێکی دیکەوە ڕەنگەوا بزانن جاسووسی ئیسرائیلن. ڕەوشێکی ناهەموار بوو. ئەوە بوو جلی پێشمەرگەمان لەبەر کرد و مرۆڤ لەوە زیاتر ئاواتی چی بخوازێت. ڕۆژی دوایی دەبوو بچین بۆ حاجی ئۆمەران تا بە خەڵکی دیکەمان بناسێنن. ئەوە بوو ئێمەیاندایە دەست فارزباوە. فارزباوە بەرپرسی هێزەکانی دەشتی هەولێر بوو. کەرکووک تەنیا بەلای کوردەوە گرنگ نییە، بەڵکو مایسترۆڤیچ ئامادەیە لە پێناوی بەدەستخستنی زانیاری لەسەر ئەو شارە ژیانی بخاتە مەترسیەوە. ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوە هەیە، من زۆر تینووی زانیاری بووم لەسەر کەرکووک، چونکە زۆر باسی لێوە دەکرا. دەمویست کەرکووک ببینم. ئەوە بوو شەوێک فارزباوە مەفرەزەیەکی ڕێخست. زۆر بەنهێنی و بەدزیەوە خۆمان گەیاندە کەرکووک. هەر چۆنێک بێت خۆمان گەیاندە پاڵاوگەکە و ئاگرەکەمان بینی. شەو بوو. بۆ ئەوەی نیشانی بدەین کە لەوێ بووین، پێشمەرگەیەکم هێنا کە پشتی لە ئاگرەکە بوو، وێنەیەکم گرت. هەرچەندە ئەوەی کردمان زۆر تایبەت نەبوو،
چونکە نەمانەتوانی هیچ بکەین. ساڵی 1968 کاتێک بۆ یەکەم جار وشەی جاشم بیست پێم سەیر بوو. بۆیە کە گەڕامەوە بە گاڵتەوە بە هاوڕەکانم دەگوت من جاشم. بەڕاستی نە پێم قوبوڵ دەکرا و نە پێشم هەزم دەکرا. کوردێک بە هۆشیاریەوە ببێت بە جاش. لە کاتێکدا بە چاوی خۆی دەیبینی چی لە نەتەوەکەی دەکرێت. چۆن مافی مرۆڤ پێشێل دەکرێت و سەرەڕای ئەو هاوکاری دوژمنەکەی خۆی بکات. قەت نەمتوانی لەوە تێبگەم. من زۆر جار بۆ پێشمەرگانەی کە قسەم لەگەڵ دەکردن دەگوت ئەگەر یەکێک پێی گوتی براکەت بکوژە لە پێشدا ئەو کەسە بکوژە بەبێ گرتووی ئازادی وەدی نایەت. کاتێک نەتەوەیەک لە ڕەوشێکی وادا دەبێت و هەبوونی کەوتبێتە مەترسیەوە دەبێت هەموو ناکۆکیە ناوخۆیەکان بخاتە لاوە. جا ئەو ناکۆکیانە سیاسی، ئابووری یان ئاینی بن. نیکۆلا بە شانازیەوە باسی پێشمەرگە دەکات و وێنەی پێشمەرگە هێشتا لە یادەوەریەکانیدا جێگەی تایبەتیان هەیە. مرۆڤ ناتوانێت هەروە بە سانایی پێناسەی پێشمەرگە بکات، بەڵکو دەبێت دەوروبەرە مێژوویەکەی لە بەرچاو بگیرێت. لە منداڵیەوە ئەوە دەزانن کە ڕوبەڕووی هەڵوەشانەوە هاتوونەتەوە، بە بەردەوامی بۆمباران دەکرێن، لە چواردەوری خۆیان تەرم و وێرانکاری دەبینن. دەزانن کە سەرۆک کۆمارەکانی عێراق یەک لە دوای یەک شەڕیان پێدەفرۆشن. کوردەکان باشتی هەڵدەخەڵەتێنن، جارێکی دیکە دەست پێ دەکەنەوە. ئەو پێشمەرگانە هیچ ڕێگە چارەیەکی دیکەیان نەبوو جگەلەوەی ئەوەی مابووە لە کوردستان بیپارێزن. زۆرێک لەوانەی سەردانی کوردستانیان کردووە و لە نزیکەوە مستەفا بارزانیان بینیوە بە سەرکردەیەکی ئەفسانەی ناویان بردووە. بەڕاستی زۆر زەحمەتە بە وشە پێناسەی مستەفا بارزانی بکەیت کە دەتبینی کەسایەتەکەی دەموچاوی دەنگی هەڵسوکەوتی شێوەی ئاخافتنی ناتوانیت بە وشە دەری ببڕیت. بارزانی کەسایەتیەکی کاریزمای گەورەی هەبوو، پیاوێکی سادە و ساکار، کەسێکی ئارام لەسەر خۆ قسەی دەکرد. وەک گوتم شتێکی سیر نەبوو کە بەرزانی سەرۆکی کوردان بوو، هەموو وەک سەرۆکی خۆیان قوبوڵیان بوو. ڕۆژێکیان دەبوو مستەفا بارزانی و کوڕەکانی ببینین، بە شێوەیەکی زۆر هاوڕێیانە و سادە و ساکار بە خێری هێناین. مەسعودی لەگەڵ بوو. ئەو کاتە ئیدریس بارزانیش لەوێ بوو. باسی زۆر شتمان کرد. لە گەڕانەوەمدا نامەیەکی دامێ بۆ جەمال عەلەمدار و داوای لێ کردبوو کە ڕاکێتی دژە دەبابە پەیدا بکات، بەڵام بۆی پەیدا نەکرا. نیکۆلا بە بەردەوامی دەڵێت ئەگەر کوردەکان یەکگرتوو بن دەتوانن بەسەر دوژمنەکانیاندا سەر بکەون، وڵاتێکی خۆشگوزەران بۆ خۆیان بنیاد بنێن. لە سەردەمی شەڕی ساردا زلهێزە ڕۆژئاواییەکان پشتیوانی دیکتاتۆرەکانیان دەکرد. لە نێوان پەنجەکانیانەوە سەیری تاوانەکانی دژە مرۆڤایەتیان دەکرد. ئەو سەردەمە کوردەکان وەک ئێستا فاکتەرێکی گرنگ نەبوون. تورکیا هاوپەیمانێکی گەورەیان بوو. شای ئێران زۆر گرنگ بوو بۆیان.
سەرەڕای کێشە ناوخۆییەکان و ئەو وڵاتانەی لەسەر کێشەی کورد یەکگرتوو بوون کاتێکیش بە تێپەڕبوونی کات بلۆکی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات نەما ئێستا دنیایەکی نوێیە بابزانین لە داهاتوودا چۆن دەبێت ئێستا هەلێکی مێژوویی بۆ کوردەکان هەڵکەوتووە ئەوەی لە باشووری کوردستاندا هەیە دەبێت کوردەکان لە نێو خۆیاندا یەکگرتوو بن دەبێت هۆشیار بن دەبێت بەهێز بن مەبەستم ئەوەیە بڵێم ئاخر چۆن دەبێت نەتەوەیەک کە کۆنترین نەتەوەن لە هەرێمەکەدا لە تورکیا کۆنترن لە نەتەوەکانی دیکە کۆنترن من کتێبم هەیە لەسەر ئەو بابەتە ئەو کاتە بە کوردەکانیان گوتووە کاردۆخیەکان ناتوانن ئەوان لە ناوبەرن ناتوانن هەتایە بیان چەوسێننەوە ئەوە مەحاڵە سەیری توانای کوردەکان بکەن وڵاتێک لە سروشتەوە دەوڵەمەند گەلێکی ڕووناکبیرن ئەگەر ئەوان بتوانن لەگەڵ یەکتری بگونجێن و پشتیوانی یەکتر بن ئەوە بە دڵنیاییەوە دەتوانن کوردستان بکەنە سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێکی دەوڵەمەند ژێرخانێکی سروشتی گەورە وەک وڵاتێکی گەشتیاری و نەتەوەیەکی هۆشیار تەنها ئەوەیە ئەگەر ئەوان یەک ئامانجیان هەبێت و دژایەتی یەکتر نەکەن لە نەتیجە ئێمە هەر ناجەح بین چونکی لەسەر حەقێکی مەشروع ئەڕۆین